ژنان لەناو خەبات و فیکری پەکەکەدا. بەشی یەکەم لە زنجیرە دۆسیەی خەباتی چەکداری ژنان بۆ پاراستنی هەبوون. بە بنەماگرتنی جەوهەری ڕاستەقینەی ژن لە ژێر فکر و ڕامانی ڕێبەراپۆدا بە تەواوی لە ناو پەکەکەدا ڕەنگی داوەتەوە و فەلسەفەی ژن ژیان ئازادی لەگەڵ دروستبوونی پەکەکەدا یەکانگیر دەبێت و دەبێتە بنەمای ژنی ئازاد لە تەواوی جیهاندا. جیاواز لەو ئازادیەی کە سیستمی سەرمایەداری بۆ کۆمەڵگە و بەتایبەت ژنان دایڕشتووە، بەڵکو داڕشنەوەی فکر و پەروەردەی تاک و هێزی خۆپارێزی کڕۆکی سەرکەوتن و بڵاوبوونەوەی ئەو فکرەیە لە ناو کوردستان و جیهانیشدا. پەکەکە کۆمەڵگەیەکی سیاسی و ئەخلاقی بە بنەما وەردەگرێت کە لەسەر بناغی نەتەوەی دیموکراتیک، ئازادی ژن، ئیکۆلۆژی خوڵقاوە. هەر بۆیە تێکۆشانی زەحمەت لە نێو پەکەکەدا تێکۆشانی فکریە. پێش هەموو شتێک پەکەکە کاری دەستپێکی خۆی لە بواری فکری دەکات و دەیەوێت عەقڵیەتی کۆمەڵایەتی لە دەسەڵاتداری و باوکسالاری و چەوساننەوە پاک بکاتەوە. خەباتی پەکەکە بۆ پاراستنی جەوهەری ژن. ئازادی ژن جەوهەری ئەم تێکۆشانەیە، چونکە سیستمی باوکسالاری و دەوڵەتگەرایی 5,000 ساڵە ژنی لەژێر فشاردا هێشتۆتەوە. ڕەنجی ژنی بە گوێرەی بەرژەوەندی عەقڵیەتی پیاوسالار بەکارهێناوە. بە کۆیلەکردنی ژن کۆمەڵگە و سروشتی لەژێر سەروەری دەسەڵاتداری خۆیدا هێشتۆتەوە. بۆیە مرۆڤ دەتوانێت بە پەکەکە بڵێت تەفگەری سەرڕاستکردنەوەی مێژووی درۆینەیە. عەقڵیەتی کۆنی پیاوسالاری و دژە ژن تا ئێستاش کاریگەری لەسەر زۆر کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. بەتایبەت لە کوردستاندا لەلایەن هەندێک خێڵەوە ژنان وەک کۆیلە و بەردەست تەماشا دەکرێن و تەواوی پیرۆزیەکانیان لە ژن قۆرەخ کردووە. لەناو کۆمەڵگاشدا بەهۆی دەسەڵاتی ئەو جۆرە خێڵ و لایەنە سیاسێت داخراوەوە ڕاستەوخۆ لە پێگەی ژن دەدرێت و وەک پلە دوو مامەڵەیان لەگەڵ دەکرێت. بەڵام پەکەکە بە میراتی بەرخۆدانی کۆمەڵایەتی مێژوویی هەوڵ دەدات لە چوارچێوەی مۆدێرنیتەی دیموکراتیکدا بەهای ئەخلاقی و معنەوی کۆمەڵگەی سروشتی سەر لە نوێ بژێنێتەوە و پەیڕەوی بکات. هەر لەبەر ئەمەیە ئامانجی بنەڕەتی پەکەکە خوڵقاندنی ژیان و کۆمەلگایەکی نوێیە، عەقڵێکی نوێیە بە پێشەنگایەتی ژیانی ئازاد. ئەمە ژوای کرد کە ژن لە ناو ئەم فکرەدا جەوهەری ڕاستەقینەی خۆی بپارێزێت و ببنە نمونەی کۆمەلگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان. چونکە لە هەر جێیەکی ئەم دنیا کە باز لە پەکەکە دەکرێت ڕاستەوخۆ سەرنج دەچێتە سەر ژن وەک هەبوونێکی پیرۆزی ناو کۆمەلگە. ژنان لە ناو خەباتی ڕێخستنی پەکەکەدا. هەر لە دەستپێکی دامەزرانی پەکەکەدا و ڕاگەیاندنی وەک بزوتنەوەیکی شۆڕشگێڕی و زیهنی هەریەک لە ساکینە جانسز و کەسیرە یاڵدرم وەک دوو ژنی بوێر بەرامبەر عەقڵیەتی پیاوسالاری و ڕەتکردنەوەی نەتەوەکەیان بەشداری ئەم تێکۆشانە دەبن و ڕۆڵی کاریگەری خۆیان لە ناو بزوتنەوەکەدا دەبینن. بەتایبەت ساکینە جانسز کە ژیانی پڕ لە تێکۆشانی پێشکەشی نەتەوەکەی کردو بووە پێشەنگێک بۆ تەواوی کۆمەلگە و ڕێنیشاندەرێک بۆ تەواوی ژنان. هەر ئەمەش بووە هۆکارێک کە عەقڵیەتی فاشیست و پیاوسالار لە ناو جەرگەی وڵاتی بەناو دیموکراسیدا لە فەڕەنسا تیرۆری بکەن. گرنگی پێگەی ژن لە ناوەندی بڕیارداندا. یەکێک لەو مۆدێلانەی کە پەکەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ یەکەم جار ئەزموونی کرد تەواوی دەسەڵاتی خۆسەپێنی و تاگڕەوی و پیاوسالاری بە کۆتا گەیان سیستمی هاوسەرۆکی بوو کە تێیدا دەسەڵاتێکی هاوبەش و یەکسان شۆڕ دەکاتەوە بۆ ناو کۆمەلگە و تەواوی بڕیارەکان بە هاوبەشی دەردەکرێت. ئەمە ژوا دەکات ژنان لە ناو جەوهەری ڕاستەقینەی کۆمەلگەدا خودخاوەن دەرکەون و ئەڵقەکانی سیستمی پیاوسالاری و خێڵگەرایی هەڵوەشێنن. هەرچەنە ئەم جۆرە مۆدێلە لەلایەن سیستمی سەرمایەداری و پیاوسالاریەوە ڕەت دەکرێتەوە. نمونەی ئەوەش ساڵی 2030دا ڕێبەراپۆ پێشنیاری کرد هەریەک لە لەیلازانە و مەسعود بارزانی ببنە هاوسەرۆکی کەنەکە، بەڵام عەقڵیەتی خێڵێکی ئەوەی پێ قوبوڵ نەکرا. هاوکات لە ساڵی 2024دا هەریەک لە پادێ و تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان لە عێراقدا کە مۆڵەتی فەرمی کارکردنیان هەبوو پەیڕەوی ئەم مۆدێلەیان دەکرد بە هەوڵی پەدەکە دەوڵەتی تورک و عێراق داخران. هێزی سەربازی ژنان لە ناو پەکەکەدا. هەر لە سەرەتای دامەزراندن و بنیادنانی پەکەکەوە لە ژێر فیکر و ڕامانی ڕێبەراپۆدا لە ساڵی 1970ەوە
ژنان بەشداری کارایان هەبووە و بەشداری لە چالاکیە سەربازی و سیاسیەکاندا کردووە. لەو چوارچێوەیەشدا ژنانی وەک زەینەب کێناجی، شەهید زیلان و سەما یوجە دەبنە تۆپەڵێک ئاگر بەڕووی عەقڵیەتی دەسەڵات خوازی و پیاوسەلاریدا بەجەستەیان ڕێگای ڕووناک بۆ ژنانی دیکە دەکەنەوە. تەنها ئەوانەش نا، بەڵکو لەگەڵ دەستپێکردنی خەباتی چەکداری بزوتنەوەی ڕزگاری پەکەکەدا ژنان لە ڕیزەکانی پێشەوەی خەباتدا جێدەگرن و لە ساتە هەرە دژوارەکاندا دەبنە قەڵغان لە بەردەم هێرشەکانی عەقڵیەتی دەسەڵات خوازی و تا ئەمڕۆژ لە چوارچێوەی خەباتی سەربازیدا ژنان لە تێکۆشان بەردەوامن لە ڕیزەکانی چەشنی، یەژاستار، یەپەسەژن، یەپەژە، یەژەشە و هەژەشەدا جێدەگرن و کۆڵەکەی سەرەکی بەرخۆدانن. بۆیە دەگەینە ئەو ڕاستیەی کە ڕێبەراپۆ لە ناو جەرگەی عەقڵیەتی فاشیست و پیاو سالاردا وەک گڕکانێک دەتەقێت و لە ناو فکر و ڕامانێکی قوڵ و پڕ لە چارەسەریدا بۆ مرۆڤایەتی دامەزراندنی پەکەکە ڕادەگەیەنێت و لەگەڵ دامەزراندنی پەکەکەشدا ئازادی ژنی بە بنەما وەرگرت و مەرجی ئازادبوونی ژیان و ژینگە و کۆمەلگە و تاکەکانی وابەستە کردووە بە ئازادبوونی ژنەوە. وەک چۆن ڕێبەر ئۆجەلان دەڵێت، ژن لە جەوهەریدا ئازاد نەبێت، کۆمەلگە و ژینگەش ئازاد نابێت.